بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی دووەم 1961 بۆ 1975. شۆڕشی ئەیلول. پیلانێکی تر بۆ سەر ژیانی بارزانی. دەستگای ئاسایشی حکوومەت هیچ پند و دەرسێکی لەسەر ناکەوتنی ئەو هەوڵەی وەرنەگرت. هەر بەردەوام بوو لە دا و کەمین نانەوە بە مەبەستی بڵاوکردنەوەی نیگەرانی و پەشێوی لە کوردستاندا. پاکەتی بۆمبارڕێژی دەنارد، ژەهری دەکردە ناو پاکەتی شیرینی و تەقەمەنی دەخستە ناو ڕادیۆ و ڕێکۆردەرەوە. واگل لە ڕۆژی 26 کانونی یەکەمدا لە چایخانی ناو کێلەکان ڕوویدا. ئەوە بوو شۆفێری ئۆتۆمبیلێک پاکەتێک پاقلاوی دانابوو بە قسەی خۆی دیاریە هێناوێتی بۆ یەکێک لە ئەندامانی کۆمیتەی ناوەندی حیزبی شیوعی. کابرای چایچی کە ناوی قادر بێکەس بوو هەستا بوو پاکەتەکەی هەڵبچڕی بوو. هەرکە پاکەتەکە هەڵدەبچڕێ گرمەیەکی گەوری لێوە دێ، خۆی یەکەمین کەس بوو بە قوربانی و خۆی و سێ خزمی هەر لەوێدا کوژران و 9 کەسی تریش بریندار بوون. دەرکەوت ئەوەی ئەم پاکەتە پاقلاوەی ناردووە حازم قازی بەڕێوەبەری ئاسایشی هەولێر و بە فەرمانی نازم گزاری بەڕێوەبەری ئاسایشی گشتی ناردوێتی. گومانی تێدا نییە نازم گزاریش لە خۆیەوە ئەو کاری نەکردووە و فەرمانی لە بەرزتر لە خۆیەوە وەرگرتووە. ڕووداوێکی تری لە هەمان شێوەش لە 27 کانونی یەکەمدا واتە پاش ڕووداوی یەکەم بە تاقە ڕۆژێک ڕوویدا. درێژەی ڕووداوەکە ئەوەیە سەیتەرە دەستیا بەسەر پاکەتێکی کارتۆنی تردا گرت و لە بەرزێوەش پاکەتێکی کارتۆنی تری وایان گرت. کاتێک خاوەنەکەیان ناچار کرد بە دەستی خۆی سەرەکەی هەڵببچڕێ بە دەستیدا تەقیەوە و کوژرا. هەروەها پێشمەرگەیەکیش لەوانەی لە سەیتەرەکەدا کاریان دەکرد شەهید بوو. گەلێک پیلانی تری تێکدەرانەش بەر لە جێبەجێکردنیان پێیان زانرا، وەک ئەوەی بۆ لە پڕ کوشتنی بارزانی لە تەمووزی 1972دا ساس کرابوو. جێبەجێکردنیان پیلانە با کوردێکی بەڕەگەزنامە سووری سپێردرا بوو کە ناوی ئیبراهیم گاباری بوو. وەک نیشتیمانپەروەرێکی کوردی لە سووریا ڕاوە دونرا و پەنای هێنا بوو بۆ عێراق و ماوەیەک لە بەغدا مابووە. جاروباریش هاتوچۆی لقی 5 پارتی دەکرد. وەک نیشتیمانپەروەرێکی کوردی لەلایەن دەسەڵاتدارانی سووریاوە ڕاوە دونرا و پێشوازیەکی گەرمیان لێ دەکرد. نازانین ئەم پیاوە نازم گزار کڕی بووی یان خۆی خزمەتگوزاری خۆی خستبووە بەردەم بەڕێوەبەری ئاسایشی گشتی. هەرچۆن بێ کابرایەک بوو پەیوەندیەکی پتەوی بە نازم گزارەوە هەبوو. من لام وایە دەستگای هەواڵگری سووریا ناردبووی و هەرکێکیشی بۆ دەستنیشان کرابوو کە ئەوە بوو کارێکی وا بکات پەیوەندی نێوان دەسەڵات و شۆڕشی پێبشێوێ. لە 1 حوزەیرانی 1972دا دەستگای هەواڵزانینی شۆڕش ئاگاداری کردم کەوا کابرایەکەیە ناوی ئیبراهیم گاباریە، دەڵێ ئەرکێکی زۆر پڕ مەترسیم پێ سپێردراوە و دەیەوێ من خۆم ببینێ و کەسی ترنا. هێندرا بۆ لام، وتی نازم گزار پێی سپاردووە کە بێت بۆ لامان و لێمان نزیک ببێتەوە تا متمانە و باوەڕی پێ بکەین و پاش ئەوە جانتایەکی پڕ لە TNT دەهێنێ بە نیازیەوەی هەوڵ بدا بارزانی لە پڕ پێ بکوژێ. ئەگەر ئەوەی بۆ ئاسان نەبوو ئیدریس لە پڕ بکوژێ و ئەگەر ئەوەشی بۆ نەکرا با مەسعود بێ. چەند پرسیارێکم لێ کرد. لە وەڵامەکانیەوە دیار بوو هەرچی دەڵێ ڕاست دەکات. گومانم لەوەدا نەما کە ئەم کوڕە گەنجە نیازی پاکە و بەڕاستی نیشتیمان پەروەرە. ستایشی ڕەوشی بەرزیم کرد و پیرۆزباییم لەسەر ئەو هەستە خاوێنی لێ کرد و داوام لێ کرد لەسەر نەخشەکەی خۆی بەردەوام بێ و هەوڵ بدا بزانێت چیان لێ دەوێ لە قۆناغی داهاتوودا بۆیان بکە. ماڵاواییم لێ کرد و ڕۆیشت و پاش هەفتەیەک هاتەوە و وتی داوایان لێ کردوم وێنێکی فۆتۆگرافی لەگەڵ بارزانی یا لەگەڵ ئیدریس یا لەگەڵ تۆدا بگرم. ئێمەش کارەکەمان بۆ ئاسان کرد و 3 وێنەمان دایە. یەکێکیان هی بارزانی و یەکێکیان هی ئیدریس و یەکێکیان هی خۆم. وێنەکانی بر بۆ نازم گزار و ئەویش متمانی پێ زیاتر بوو گواستیەوە بۆ نەخشەی مەبەست کە ئەوە بوو جانتایەکی بۆ پڕکەن لە مادی TNT و بیدەنە دەستی. ڕۆژی 15 تەمووزی 1972 ئیبراهیم گاباری بەخۆی و جانتاکەی گەیشتە حاجی وەمەران. ناوەخنی مایە تەقەمەنیەکە با کارێکی تەکنیکی یەکجار ورد زۆر چاک ڕێک و پێکرا بوو. جا ڕۆژنامەی ئەلتاخیمان ڕاستپارد کە هەواڵی دۆزینەوە و پێزانینی پلانەکە بڵاو بکاتەوە.
دەست بە جێوەزارەتی ناوخۆ نکۆلی هەر جۆرە دەستێدابوونێکی لەم دەستی سەیەدا کرد و لەسەر داوای سەدام حوسێن لیژنێک بۆ کۆڵینەوە لەم پرسا پێکێنرا کە لە عەبدولخالق سامەڕایی و عەزیز شەریف و محەممەد مەحموود عەبدوڕەحمان و دارا تۆفیق و ئیحسان شێرزاد و مکەڕەم تاڵەبانی پێکاتبوو. لێژنەکە هات بۆ ناوپردان. ئێمە ژەرچی بەڵگەیەکمان دەستکەوت بوو، هەمومان خستە ژێر دەستی و ئیبراهیم گاباریشمان هێنا دانی بە هەموو شتێکدانا و لە یەکەم ڕۆژی پەیوەندیکردنی بە نازم گزارەوە دەستی پێکرد تا گەیشتە دوا قۆناغی. ناوی هەندێک لەو ئەفسەرانشی هێنا کە لە پیلانەکەدا بەشدار بوون وەک مقەدەم باسیل ئەعرەجی. هەر کە ئیبراهیم ناوی باسیلی هێنا عەبدولخالق سامەڕایی هەڵیدایە و داوای لێکردبووی باس بکات باسیل چ جۆرە مرۆڤێکە. ئیبراهیم وەڵامی دایەوە. تەمەنی لە سنووری 35 ساڵیدایە. مویسەری کەستانەییە و چاوەکانی شین. دەموچاوی هەندێک چاڵ و چۆڵی پێوەیە وەک نیشانەی ئاوڵا یا شتێکی وابن. وەسپێکی وردی سەعاتەکەی دەستی گێڕایەوە کە لە قۆڵیا دیویە و ئەو ئەڵقەی پەنجەی دەڕازێنێتەوە. کە ئیبراهیم گەشتە ئەم ڕادەیە لە وەسبکردنی باسیلدا عەبدولخالق بێدەنگی کرد و وتی بەس وەسپی وە هەرگیز لە سروشتی خەیاڵەوە نایەت. من باسیلم هێناوەتە حیزبەوە و ئێستا لەوە دڵنیام کە ئیبراهیم لە قسەکانیدا ڕاست دەکات. من دەگەڕێمەوە و ئەم ڕاستیانە دەخەمە بەردەمی سەرکردایەتی خۆمان و نازانم چیان لێ دەکەن. بەڵام وا دیارە ئەوان بەرەو کەندەڵان لێش دەبنەوە. هیچیان نەکرد و هیچ ئەنگاویەکیان نەنا تا گزار دەستی دایە کۆدێ تاکەی. ئەو کاتە ڕێژیم پێی لێنا کە پیلانی 29 ئەیلولی 1970 و پیلانی 15 تەموزی 1972 نازم گزار سازی کردبوون و لە دەرەوە پاڵیان پێوە نابوو سازیان بکات و گزار هەر لە بنەڕەتدا یەکێک بوو لە ناپاکەکان. دەستگاکانی هەواڵزانینی شۆڕش زۆر وشیار بوون و توانیان گەلێک لەم جۆرە کارە وێرانکارەیانە دەرخەن و پوچەڵیان کەنەوە. بەڵام وەڵامی شۆڕش وەک کارەکانی ئەوان نەدەبوو. شۆڕش خۆی لەوە بەرزتر ڕاگرتە بوو ئەم جۆرە کارە نامەردانە بکات و بێت بۆمبان لە شار و شارۆچکەکان و لە ناو خەڵکدا بتەقێنێتەوە. بە پێچەوانەوە سەرکردایەتی شۆڕش کاری لەم جۆری بە یەکجاری قەدەخە کردبوو. لە کاتێکدا کە دەیتوانی لە هەموو شار و گەورە شارێکدا بۆمب بتەقێنێتەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا شۆڕش جاروبار هەندێ نیشانی دەنایەوە بۆ سزادانی وێرانکارانێ لە ئەفسەرانی ئاسایش لە جۆری حازم قازی کە دەستی شۆڕشی گەیشتێ و حەقی خۆی دایە دەست. ئەم کابرایە یەکێک بوو لە یارمەتی دەرەکانی نازم گزار. هەرکارێکی تیرۆریستی لە هەولێر یا لە دهۆک و مووسڵ پێ بسپێردرایە پاشەوەی کە گوێزرایەوە بۆ مووسڵ جێبەجێ دەکرد. دەستگای هەواڵزانینی شۆڕش نارنجۆکێکی کاتداری لە ژێر کوشتنی شوێن دانیشتنەکەی ناو ئۆتۆمبیلەکەیدا دانا و تاقیەوە. بەڵام پێی نەبرد کە ڕوو کوێر بوو لە پەل و پۆ کەوت و لەگەڵ ئەوەش کە ناردیان بۆ دەرەوە هیچ پزیشک و چارەسەرێک دادی نەدا. لێرەدا بە پێویستی دەزانم باری سەرنجی بارزانی لەباری ئەم پیلان و وێران کاریانە بجێڕمەوە. جارێکیان بەرپرسانی دەستگای ئاسایشی شۆڕژێڕی هاتن بۆلام وتیان ڕێگەمان دۆزیوەتەوە بۆ ئەوە کە بۆمبێک لە ماڵی خێروڵات تەلفاحدانین و سەرکەوتنی کارەکە لە 100% دابینە. منیش لای خۆمەوە وان بە خەیاڵدا هات کارێکی وا لەوانەیە ببێت با بەڵگەی لێهاتووی دەستگاکەمان و پلەی خۆمم لە بەرچاوی خۆمدا پێ بەرز بووە و چوون بۆ لای بارزانێ و ئەم پێشنیازم بردە لای. لێم تووڕە بوو وتی هیچ دەستەبەرێک هەیە کە ژن و منداڵی تێدا توش نابن. وتم نەوەڵڵە هیچ دەستەبەرێکی وا لە گۆڕێ نییە. وتی کەواتە جیاوازی ئێوە لە نازم گزار لە چیدایە؟ پاشان سەیرێکی کردم و وتی باش گوێت لێم بێ، خۆتان دوور بگرن لەوەی کەسانی بێگوناه باکوش بدەن، خۆتان دوور بگرن لەوەی ژن و منداڵ باکوش بدەن. کاری وا کاری ئەو ترسنۆکانەیە کە لەخوا ناترسن. ئەگەر منتان لە ناو نەبوو ڕێی ئەم جۆرە کارانەتان لێ بگرم من لێتانی قەدەخە دەکەم. هیچ کاتێک و لە هیچ بار و دۆخێکدا ڕێگەی ئەنجامدانی کاری لەم جۆرە کارە ئابڕووبەرانەیە بدەیت. لە سەری ڕۆیی و وتی ئەگەر ئازایی و لێهاتووی لە خۆتاندا شک دەبن تاوانبارانی بەرپرس و ئەنجامدەرانی ئەو کردەوانە خۆیان لەناو بەرن، نەک بە کوشتنی ژن و منداڵیان تۆڵەیان لێ بستێنن. هەڵوێستێک بوو سەرسامی کردم. من کە بیرۆکەکەم خستە پێش دەمی وام دەزانی دەست بەجێ ڕەزامەندی خۆی پیشان دەدات و بە تەما بووم ئافرینیشم لێ بکات و هەندێکیش بە شان و باڵی دەستگا ئاسایشیەکانی شۆڕشدا هەڵبدات.
ئەمە تەنیا دەرسێک بوو لە دەرسەکانی بارزانی. وێڵ و کەماڵی لەگەڵ گیانی دادپەروەری و مرۆڤایەتیدا تێکەڵی یەک ببوون. بیرە یەکجاریەکەی بارزانیم بە دەستگاکانی ئاسایش گەیاند و خۆشم بە دوای داوتم. ئاگاتان لە خۆتان بێت بکەونە هەڵەی واوە. بڕۆر و تۆڵی شۆڕژ لەو تاوانبارانە بستێنەوە کە وێرانکاریان کردووە و کردەوەگەری لە پڕ کوژیان ئەنجام داوە. هەر ئەمە و لە کەسی ترنا. زۆری نەبەرتۆڵی شۆڕژ لە حازم قازی سندرایەوە کە پێشتر ناویم هێنا و چەند کەسێکی تریشیان بەدوا داهات. پاش ڕووداوەکەی حازم قازی مرتەزا حەدیسی هات بۆ لامان پێی وتم زۆر چاک دەسانم کێوای بەسەر حازم قازی هێنا. وەڵامم دایەوە مادام ئەوە بزانی بێگومان دەشزانی کێ پلانەکەی 29 ئەیلولی 1970 و پیلانەکەی 15 تەموزی 1972 ساز کرد و ئەو سەرچاوەیە کامەیە کە پاکەتە شیرینی و جانتا بۆمبا ڕێژەکانی لێوە دەهاتن. ئیتر قسەکە لە نێوانماندا بڕایەوە. چەند نامەیەک بۆ میسر و سووریا. پاشبەتبوونی بارودۆخ لە سەرەتای 1970ەوە لە نێوان ئێمە و حکومڕانانی بەغدا بارزانی وای بە باشزانی نوێنەرێکی خۆی بە دوو نامەوە بنێرێ بۆ میسر و سووریا بۆ هەردوو سەرۆکی میسر ئەنوەر سادات و سەرۆکی سووریا حافظ ئەسەد. دارا تۆفیق بۆ بەجێگەیاندنی ئەم ئەرکە هەڵبژێردرا. لە 16 کانونی دووەمی 1972دا نوێنەری بارزانی گەیشتە میسر و سادات پێشوازی لێ کرد. لە 23 هەمان مانگیشدا لەگەڵ سەرۆک حافظ ئەسەد کۆبەوە. نوێنەری بارزانی هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستانی بۆ هەردوو سەرۆک یەکاڵا کردەوە و داوای کرد کەوا کۆمەڵی دەوڵەتانی عارەب دەزوەردەدا پەیوەندی نێوان هەردوو لاوە و ئەوەی بە باش زانی کە بابەتەکە لە ناو بازنی عارەبدا بمێنێتەوە و هیچ لایەکی تری تێدا بەشدار نەکرێ چونکە برایەتی عارەب و کورد پرسێکی استراتیژیە. ئەمە ئەوە بوو کە لە نامەکانی بارزانی دەهاتبوو. وەڵامێکی هاندەرمان وەرگرتەوە و لە کاتێکدا هات کە قسە و باز لەباری دامەزراندنی یەکێتێکی سیاسی لە نێوان میسر و سووریا و لیبیادا دەستی پێکردبوو. لە 8 ئاداری 1972دا وەفدێکی سووریایی هات بۆ سەردانی کوردستان. پێکاتەبوو لە باقڕ یاسین و یاسین ئەحمەد کە دوو بەعسی بوون و هەروەها عەبدولئیلا نەسراوی کە نەتەوەییەکی عێراقی بوو هەرسێکیان نایاری ڕژێمی عێراق بوون و لە سووریا پەنابەر بوون. لەو سەردەمادا بەرەیەکیش لە حیزبە نایارەکانی حیزبی حکومڕانی عێراق پێکاتبوو لە سووریا کە ئەم حیزبانە بوون. حیزبی بەعس سەرکردایەتی هەرێمی عێراقی سەر بە سووریا. بزوتنەوەی سۆشیالیستی عارەب و حیزبی شیوعی عێراق سەرکردایەتی ناوەندی و ئەم بەرەیە ناونرا گردبوونەوەی نیشتیمانی عێراق. ئەم نوێنەرانە لە باریدۆخی ناو عێراق لە هەموو ڕوویەکەوە دوان و بە درێژایی یەکاڵایان کردەوە و جەختیان لەسەر بایەخی بەهێزکردنی پەیوەندی لە نێوان بەرەکەی خۆیان و پارتیدا کرد و گفتیاندا کە داخوازیەکانی شۆڕژ بخەنە بەر چاوی سووریا و میسر و لە ئەنجامەکەشی ئاگدەرمان بکەنەوە. بەڵام جیاوازێکی زۆر لە نێوان قسە و کردەوەدا هەبوو. سێ کەسەکە لەکوێوە هاتبوون گەڕانەوە ئەوێ و مەسەلەکە لە بیر چووەوە و جارێکی تر باس و خواستمان نەبیستەوە. دیارە هیچیان لە هیچ کام لەو دوو حکومەتەوە دەستگیر نەبوو.